ريز وصلافة تايبات برنامج نزيكتر ام هاتين خدمتها بكين امي الجهه كي تجي قربالغ بس في جرينا قربالغ ترومبيلا راسي قربالغ قطابيه وحركه بشكي ام الجهه كي تجي معرفه وزانستي طبعا اف قطابيه بتمكن بين حركه بشكيه ومهوان ما افروكي برنامج نزيكتر مهوانه ككسواتيه كهمات بيجي شرازيه كباش ادوان همی بوارا ووان همی بشاده هیا یا سر شما دکتر من دیدم دکتر زور دایلی بردن قربالق و بالانس قربالقی طلبه و آنه بود دكتور زور بخير أتوب بخير بين بس الساون ما شاء الله ما شي قولة ثانية أو بهارة جوانة اللي قال أو ولا تخوشة ما شاء الله أو جنزة زقل وين بهارة وخوشة خوشانة ما شاء الله أو جنزة زحيلانة ها هسبي كم دكتور دبنا هوين هرلي رب رباشتر أو هبرم أنقو والله أنقو أو مال زيادة كده زانم بس إذا باشتر له طلبة يدروز نبي سكاتين ناو مالي طلبة كان دلت بو طلبانة زور خوشة برهميان باشا حمول من باشترن لا عمري وان بوم كلا عمري وان بون اوان استال لعمري من باشتر بون حمو تبشك زياتر لنا وزانكو جيهان هاتون بلي زور دلت بي خوش لا بحميان ظلم خوشه بحميان يكتر بس قسم طبي كان كاختصاص خوما زياتر تنكو تازه يبرق زحمتي لقلا برك زور إشي دبتن فلو ظلم زياتر بي خوشه دكتور مثلا استأمن بليم هاتو بلي يعني نخير دكتور دكتوري ضلية توا بله دكتور جراح قلب جراح قلب دكتور نوزاد بازقر اگر بلين دكتور نوزاد جيهان قبول دك يعني اللي بها بازقر انا باز جيهان ناوي ايش معنا ناويكم يعني مجموع شركات كان معنا ناوي كار معنا يعني هاشتاج ناوي جيهان الى سربي تو عادي دكتور نوزاد عايد بنا عايد با عائلي بازقري كركاني حاجي حياته وي تمام دريج من يا خوش بس اخوي تسال كربوينا اما تسال براينا استاجهم ما تمام دريج الحمد لله ان شاء الله تمام حوما ماينو حوما صحت ما باشا او دكتوري ضلي باس ما كرت ايه شعر نوس ادب دوست بله هردوك شعر وادب بو تشي الشعر ده نوسيدك لا لو خوم لو ملت لو كيف خوم دليم امن نشاعر من هنرمند ايه مشكي خوم ده كم دوله من هذه تابلو كيشان تابلو كيشانش امن وقتي كمان ديبم بما بحث يما تابلو يدسم لمالي زيم هيد شوين هيد اسم لبندري ايش دك تيكالي لقى طلبه كان زور طلبه كان خوش دوت برادري طلبت هي برادر بها يعني بناو برادر مثلا لقري والله خواردن كقاوه خواردن امن كدستين مال كردواري لبندري بيكوك نانو ماستو نانو ماست شبينا نانو ماستي هوليري لقرت ساي دخوين اگر طلبك مشكله شي هبي بينك رتو لو حلك مشكلك اگر قوبينا كردي بيت قوبي كردي بيت عفونيه او لا اولينيا لا بس اگر حالتي مادي باش نبيتن امها كاري دكين اگر مثلا درجتي مثلا كدلي تيجيشتني كم بيتن دتوانم دروس اضافي لو دابنين بي خوراي بس قوبيه انتسب قوبيه قطعيا او سالك ساقيت او اللي استوى بابزان باش بو هموشتك جيهان او جيهان لتشي هاتيه او دعوه جيهان جلوبال دنيا يعني هرمه بس الدنيا طبعا هناك مثلا كتشيك خشكيك دايكيك خوي جيهان يعني جيهان دنيا امش استمان استي دنيا ما شاء الله لو اللي راسي الى مرسمك الى مركزي ثقافيه ما شاء الله الى مركزي ثقافيه شوينه تايبتها شوينه تايبته هنرمندي كده يلا دابتشين في باشي جيانا دكتوري ببيني تابلو ومرسم وروشنبيري وثقافه يلا دابتشين اخواري إيرا باش دكتور؟ إيرا باش يا الله مركزي ثقافي إذا كنت في هذا هو أو اللي إيرا مثلا الله يسعدك شلونك؟ شلون كيفك؟ شلون أخباركم؟ إن شاء الله الدنيا على سارتين زمان ما عندنا بالبيت روشتان باشا باشا حتى باشا كيف كان شوية
خوش بي سلامت يا ناصر عفو دانش عفو لا نانا ممنوع باستان ما عندنا خوش بي او مرسمي كتابيانا برها مكان دكتور امن برها مكان ميليرا تشتك ما او تابلو او تابلو يمنا دوازده او معناه شيء دكتور او معناه هر كسك معناه شي لو خوي اللي بداته والله شي وازكا اواش بس معناه كي او تابلوه بقيمته او تشخيصي كردستان دكاتن لسايكوز بيكوا لمعهد سايكوز بيكو حتى او روجانا او تسكاتك او تابلوت شو او تو وقتك تصالك او تنسى 2015 بو حفتي دهن بو لبروي او وقتي داعش بو دانو زياتر بارتي بكن فاما الحمد لله يك بارتي قرطار بو او عندك ان شاء الله نخشي لو عندك ان شاء الله ان شاء الله الرنك دكتور ثمانية هي لنا وجيانته او الرنقانه او الرنق كان طبيعتها حموي الرنق حمو جوانا حمو رنق جوانا بتاوتي قلت ما شاي بكي الرنق وشي دنقه دتواني خلطيان بكي رنجي ديكي خاص بخود درز بكي لبين ادبيات هنر مثلا اگر بلين لموضوع يعني ادبيات الجريان هنر نابي اخر تشتوها نابي او بيجي او بيجينا تو من حرم كامل حرم بيشمني حتى بلين باش ترم لوي تاكترم امن حموي لو خم دكم تر او بسالكم ولا لنا هنر واني شو بو نشترجري ضل اختصاصي خوت بزيش تو لا بزمنيش يقول لكيني وعمليات برونا تزرح دبي عمري خوي بزانيتن كجيشت مرحله داخينات توانيتن حف ساعه 8 ساعه 9 ساعه لبيو راوستيتن نبي نخوشي تجيبكاتن دبي يعني صحتي دكتوري بيج هموشتكا صحتي نخوشكش صحتي نخوشكش اما اگر صحتنا بنات يعني امن انم توانم حقي نخوشكي بدن بتاوتي دواي مثلا دركتي لولاتي خوت پاشەوەی چەند ساڵێک ئیشت نەکرد بگەڕێ سەر ئیشەکەی ئەوەی دەبینم ئەمن زەحمەت بوو ئەڤێری هەمی تۆبلوونە و ڕەنگم بەس ئەڤێری ئەزێ بەشێکی جدۆ بینم بەرنەوە چ مەسەلەیە ئەوانە بەردی کوردستانن بەردی کوردستان بەتەنێ ئەمە نەفتمان نییە ئەمە هەموو شتێکمانە هەیە لە دنیاە مثلا بۆ من مثلا استفادەی ئەو بەردانە بەردمان هەیە بۆچی زێر بە قیمەتە ماشەڵڵا فبەڵام هەمووی ناوی هەیە ئەوانە طبعا هەموو علمیان چش کراینە و جەماعەتمان ناردیە هەموو لە کوردستان وڵا دکتۆر لێ بۆ مەرەخ دەستیان لێ دەمەحتیاجی هەڵگرە ئەوە دەتوانین بیکەینە بابەتی چی ناڵێم بازرگانی بەڵام ئابووری لۆ بازرگانیش نەبی لۆ بازرگانە لۆ شەرم دەکەین لە بازرگانی ئەمە شتەکەمان هەیە قیمەتی چۆن بازرگانی ئەمە قیمەتی یعنی دەتوانین بیکەین ئەدولە ناتوانین ئەوانە ئەمە مەرمەری ناکرێت تو متر $50 بە $100 باش ئەمە مەرمەرمان هەیە لۆ نەکەین لۆ لە تورکیا و لە ئێران و لە جێت بینی لۆ خۆمانە لۆ نەکەین بە هەزاران کەس ئیش لێ دەکاتن لۆ نەیکەینە بزنسە حتا لەلایەنی نوێژی بە بەردووەکان بەڕووی کوردستان ئەمەنی 100,000 ساڵ بە بەردووەکەی هەیە بەرگەلت حشکرد بچێکی یۆمەعەقەدە بەسەم دەچینە نۆف بۆبەتێت نەرمتر دەدە بچینش دەربەتر هەربژی دەستان سلام علیکم باش کاک شکر صحت چۆنە ئەوە شاک شکورە مەسووری بەشی سیرامیکە دڵ ئەمە لێرە چشمان هەیە نان ڤایلەنس منظمەی نان ڤایلەنس هەیە دەمانچێ معقوف ئیمانمان بە سلاح و چنێ دەمانێت چەک نەمێنێت بە دڵ بە خۆشەویستی خۆشەویستی لەباتی گولەی خۆشەویستی دکتۆر خۆشەویستی ینی چ خۆشەویستی ئەڤینی یعنی ژیان بەس وەبزانم قەت عاشقیش نەبووی مەقسەدم نانە دکتۆر مەقسەدم عاشقی بەینی کچ و کوڕەکان کچ و کوڕ کەس نییە عاشق نەبیت نییە کەس نییە ئەوێ بلێ عاشق نەبوومە ئەگەر دڵک عاشقی تێدابی تەندروسترە چکە ئەتو جەڕاحی قەلبی تەندروسترە بەڕاستیش زانست نەک پێویستێتی دڵ عقل زاتە خۆشی دڵ خۆشی ناوێتن بەس ئەمە بەدەلێن دڵ بەس عقل خۆشی دەوێت
خۆشەویستی لە عەقلە ئێوەی عەقڵ بەسە بەچاوی دڵێ ئەوە جوانە دوایی دەداتە دڵی دڵش دڵە کوتەی دەگری کە دەیبینی مەسەرن بەس دڵ هەندێک جار کوورێ عاشق نا دەڵێن عاشق کوورێ وەیە کۆرانی عاشق سەد چاوی هەیە ماشەڵڵا عاشق سەد چاوی هەیە نەک چاوی یەک چاو هەموو هەستی هەیە ئەی بۆ ئەوانەی مەسەن ها دکتۆر زۆر جار باسی سینگڵەکانت کردووە بەێ ئەدی ئەوانەی زۆر کەپڵیان هەیە ئەوە نەسری نامای نرد ئەوە جوان نامەنات ئەوە ئیمان نردی ئەوە دڵی منی ئەتو خوش ئەو معقولە گەمە بە یەکدیر دەکەن ئەوە زۆر ئەیزە ئەوە علاقەتی بە حبینی علاقەتی بە خۆشەویستیش نییە ئەوە کو دۆمینەی دەکەی عینە شتە جوانترین قسە چیە مەسەرەن بە کەسێکی بڵێ کە خۆشت دەوێت مەسەرەن کوڕێک کچێکی خۆش بێ یان دکتۆر کەسێکی خۆشویستیە چۆن پێی دەڵێ خۆشم دەوێت بەڕاستی خۆشم دەوێت کاکە کتبی خانم خاتون ئانێ ئەوە جوانترین وشەیە لە جیانترین خاستترین وشەیە لۆ کوردەواری لۆ کوڕی کاکە لۆ کوڕی کاکە لۆ کچی خاتون جوانە وڵاستم کە مەسەن بڵێ خۆشم دەوێت دڵەکەمی ئەوە نابێتن بەو نەوەی خۆشەویستی نابێت دکتۆر حەزم لێ هەتا سبی باسی عشق و حبی بکەین بەس مەوزوعی دیکەی زۆرە تێبام بچینە دەرێ یەڵا یا خودێ وای هەر بژی دکتۆر ئەنگۆ بژین بەس خۆشی دکتۆر لەگە سیاقەت چوون سیاقەت دەکەیان نا ئامن ئەمن لە سال هەفتا پێنج و ئیجازەم هەیە ئێستاش ئەمن کە خۆم دەمێتم بچمە جێکی تڕەمبیل خۆم داژم لەگەر منداڵن کە دەرچم خۆم داژم زیاتر چێوە دەڕووی مەسەلەن لە هەولێرە ئەگەر بچین بەس ئەگەر بچمە سلێمانی دۆگەم بچمە دەرەوەی هەولێرە هۆک دەچی ئەگەر مادەم هەچووی دۆ کێش دەکەی ئەوانە بادینیم کرمانزیت کووە وەڵای نالێم باشە بەس تێ دەگەم یانی ئەوەی نییە یعنی وەختە تو بچە دووکێت تو بۆدینیت ئەوڤی نانە ئەوان بە سوورانی داخفن ینی ئەم زیرەکترین ئەم دەبێژمەوە سەب بێژم ینی بادینە گەل زووتر فێرد بن فێری سۆڕانی بن ئەوێت دکتۆر بە قڕەباڵغی تێک ناچی قڕەباڵغی ناوسیارە و وەڵە لێرە هاتین لێرە هاتەوە چاو عالەمە لێرە هات پێی تێک ناچی ئەگەر لە ترافیک ڕاوەستی یەکە کۆڕنی لێدا بایز عز دەبم بەس ئێستا زۆر کەم بۆ زۆر باش بوو باشترە ئێستا زۆر باشترە جاران تو ئەگەر هەولێت لەبیر بە یەکەک دوو دقەک ڕاوەستا بە کەس سەبری نەدەم یەک لە دوو یەک لیان دەدا بەس ئێستا نا دکتۆر ئەوە باسی هونەر و تابلۆ و یعنی هەموو شتێکمان کرد لە جۆرێ زیاتر ئەوانەی بەێ لەگەر گۆرانی و ئەوانە چۆن ئێستا ئەوە مۆزیقا گۆرانیە خۆشە مۆزیقا زۆر ئەمن بە نسبەتی هونەرمەندەکان مقامبێژەکانی هەولێرێ ئەغڵەبیان برادرم بوون ئەوی ماوە لەگەروەی یەک دوو زارداژە بەس مقام گوتنا بەس ئەمن مەسەرەن تار تۆفیق برادرم بوو خۆ ئەفریقا ڕەسوول گەردی برادرم بوو مەزهەری خالقی لایتی زۆر تایبەتە دەنجی شێوازی شێوازەکە ئەوە زیاتر ئەکادمیە مۆزیقەکانی زیاتر ڕەسەنە زیاتر ینی گۆڕانکارێکی کرد لە مۆزیقای کوردی و لە هەستی جۆگرتن تۆڕە دەبی چ کاتێک شەشی غەڵەت دەبینم شەشی ئێمال دەبینم مەسەن شتێک لای تو زۆر غەڵەتە مەسەن وڵی کار نەکردن زۆر ئەتڵە وەرگرتن زۆر ئەوی ڕۆژە حسێم کرد هەر ڕۆژێک عوتڵا 50 ملیۆن دلار لە ملت زەرەر دەداتن لە حکوومەت زەرەر دەدەن هەر ڕۆژی هەر ڕۆژی 50 ملیۆن دلار بەس ئەو 50 ملیۆن دلارە نازاندرێ چێوە دەچێتن چونکو چ دەبی چۆن حسابت بەکارنە تو حسێ بکە ئەمە ساڵانە 12 ملیارمان هەیە 12 ملیار مانجێ دەکا ملیارێک بە بەساتە دەمەجەکە ملیارێک ئەتو 20 ڕۆژی ئیش دەکەی هەر ڕۆژێ دەکاتە 50 ملیۆن ملیارێک دەکاتن 1000 دلار دەکات 50 ملیۆن پارە لای تو چیە پارە وەسیلەکە لۆ ئیشکردن ئەمە سەرمایەمان پارە نییە ئەمە سەرمایەمان ئیشە لە گروپی جیهان سەرمایەمان پارە نییە سەرمایەمان ئیشە ئیشمان هەیەمە ئیشەکان پارە دەینیتن تو قەت ناڵێ ئەوەندە پارەم دەڵێ ئەوەندە وەختە نەمزانیە و ناشنێرم و حسابش ناکەم چەند پارەمە بەس حسێ دەکەم چەند ئیشم هەیە ئەگەر بۆ نمونە تو شارزای لەو بوارە ئێستا پێت بڵێم دەموێت دەست بە بازرگانیەک
پێشت چ بکەم یەکەم جار پێ دەڵێم بڕۆ لە زیەکی شاگرد بە ئیش بکە ببینە ئیشەکان مەسەلەکەی چییە ئەوەل جاری لە شاگردیەوە دەست پێ بکەین شاگرد هەر ئیشێک بی ئەتۆ بڕۆ لە جێکی شاگرد بە حتا دەگەی حالێک دەتوانانی خۆت دروستکە ئەو وەختی دەتوانانی خۆت شاگردی لە دوکانی بابم ئەمە شاگرد بوویمە دوکانی چ بوو دوکانی بازرگانی هەبوو لەوێ شاگرد بووی ئەمن لە تەڵەباتی پاشەوەی داوامان خلاص دەبوو ئەمن پاش نێورانی دەچوین لە دوکانی بابمدا دەنیشتین لە دوکانی بابم ئیشمان دەکرد ئاغلب خواردنەچداچی منداڵانت بەدڵە ئەمن دۆڵمە پێخۆشە دۆڵمەی دوورمەی هەولێری داچی میرانم پێخۆشە دۆڵم کفتم پێخۆشە کفتەی هەولێریان یعنی کەشتێکی خۆش دروستەکە پێی دەڵێ ماشڵە ئەوە خۆشە بەتامە چەچی ناخۆشیش دروستکاتە دەلم زۆر خۆشە دەست کە ناخۆشیش پێی دەڵێ خۆش والله ئەوە مهمە نادەبی پێ بڵێ ماندی بووە ئەو پێ خۆشە هەموو شتەکان زۆر خۆشی بەس هەندێکدا کە ناخۆش دەبی ئەوش هەموو شتەکەت و سەد دەرناچیتن دیسان بگەڕێمەوە ناو شعر کەممان باس کرد شعر نووسین زیاتر ئەوانە چۆن بڵێ بە دیارکەتینە بڵاوکراینەوە ئەوەی لەسەر عشق و ئەڤینی و ئەوانە نەبوو بەڕای تو بوو عەلەمەکە لێرە بەتەنێ شعر بەز عشق دەبینن شعر بەز لەسەر چ نووسیا خۆت جگە لە عشق ئەمە لەسەر پەروەردینی مامۆستا صفاتی مامۆستای مامۆستا دەبی مامۆستا بیتن دەبی هەممان بی هەمۆستا هەمۆستا ئەجی مامۆستا دەبی هەممان بی هەمۆستا ئەگەر مام نەبی وەستایەتی پێ ناکرێت ئەگە وەستاش نەبی مامەتی پێ ناکرێتن ئەو وەختی ناویتە مامۆستا دکتۆر ئەوە لە ناو سیاری باسی خواردنی داکی منداڵامان کرد ماشڵڵا دیارە زۆرت بەدڵە ئەی چ کاتێک لە دەری مەسەرەن نانی دەخۆی دەرێ لەگەر میێوانە چەبیت لەگە میێوانان دەربچین یەنیش ئەگەر لەگەر منداڵان هەفتەی جارێک دەچینە دەرەوەی نان دەخۆین شعرت نییە لەسەر خواردن و شتیوایان وەڵا لۆم نهاتێشتا ئێستا لۆت نایە ئەوەندە لەگەر خواردن زۆر دۆستنیمە بەسیانی ئەوەندە دەخۆم ئەی ڕاضە دکتۆر ڕاضە هەموو ڕۆژ ڕاضەیە دەکەم ماشەڵڵا گەورەترین گۆڕانکاری لە ژیانی تو چ بوو تا ئێستانی گەورەترین گۆڕانکاری بێ کە عێراقم بەجێهێشت ساڵی 96 بۆ عێراقت بەجێهێشت گەورەترین گۆڕانکاری لە ژیانم دەستی پێ کرد دکتۆراتیم بەجێهێشت ئیشی دیکەم کرد لە دەرێ چ ئیشت کرد دکتۆر ئەمە لە دەرێ ئیشی بزنسمان دەکرد لە دەرێش کەینە بڕیارددا بێەوە پاش ڕوخانی سەدەم دکتۆر جگە لەو ژیانی کە ئێمە ڕۆژانە تێدا دەژین و هاتنەوە ڕۆیشتن ئێستا دنیایەکی بەرفراوانتر هەیە ئەوش سوشیال میدیایە بینت چوونە لەگە سوشیال میدیای بەکاری دەینم چ بەکاردێنی یوتیوبی بەکاردێنم فێسبوکی بەکاردێنم ئینستاگرامی بەکاردێنم ئینستاگرامی خۆت هەیە مەسەن ستوری شتدانەی ڕەسم هێشتا بەس لەوەی پاش دای دەنێم چونکو زۆر کەس بە ناوی من دەنووسن زۆر کەس بە ناوی من شتین لە من دوورە ئیعلان دەکەن بە ناوی دەیان بینی ئەو شتانە مەسەن بۆ دەنێرە لۆم نانێرم بەس دەمگاتێ بەس یعنی دەبینم و ئەو شانێک کە هەموو خۆم نەشری دەکەم کۆمنتەکان جۆ دەگرم یعنی کۆمنتی زۆرت بۆ دنیان دێ نالێم نا بەس یعنی باشە چەند کۆمنتەکان هەندێک جار برینداریش دەکا بەڵام کو دەلێی عەقلیەتی هەموو شێوازەکەت پیشان دەداتن دکتۆر لەوانەی هەموو باسمان کرد ئەو بوارانەی مەسەڵەن کە لە ژیانت ئیشت تێدا کردینە ئێستا ئەگەر بۆ نمونە حکوومەت پێت بڵێ وەرە بوو باشترکردن و جوانترکردنی کوردستان سێ یاسامان بۆ دانێ بەێ چ دادنین مەسەڵەن چ بکرێ تربیە بەس پەروەردە بکرێ هەموو شەک ڕاست دەبیت پەروەردە گشت و کاڵ چاک دەکا پەروەردە ئینسان چاک دەکا پەروەردە بیە چاک دەکە ئەو سێش چاک بیتن وڵات چاک دەبێت ئەم گەلە گەلە خۆشحاڵ بی
يعني مش جي خوش بابا حال من نزيك تدل تا ريك دا ما مزيت نزيك كسات يتبين يعني نبتني الرخي كي تبينيش قال رخي دي قال لك سباس برهمه تو جون بينا فيديو برهمه زيرته وثمنه كي دريشتر صحتك شي باش صحتك وبشتر البجد صحت تازك لسر هر كسك دبي بجواني هلي قريب واجبك لسر هر انسانك دبي بباشي پارێزگاری بکاتن يعني پارێزەری صحت بە زیاتر لەوە پارێزەری ماڵ پارە و شتات بن مهم ئەوەیە ئینسان صحت لەدەست خۆیتی خوا نەکاتن ئەگەر قەومات شتێک ئەوە جوایزە بەڵام زۆر نەخۆشی هەیە زۆر نەخۆشی هەیە دەتوانی تەخفیفی بکەی دەتوانێت ڕەدی بکە و ئەو کەسانش کە نەخۆشن پێیان دەڵێم هیچ دوو دڵمە بن هیچ ئینسانیە نەخۆشی تێدا نەبێتی ئەگەر ئەتو نەخۆشەکە زال بوو لەسەرت زیاتر نەخۆشتر دەبی فەنەخۆشەکەی بکە قەلغانێک لۆ حیاتی خۆت از قال خوشحال بودم عزیز گەلک حاڵ هر بجي ئەمن مەمنوتم سپاس دەکەم هر بجي دكتور یا ئەهلا وسهلا ممنون